ئێمە وەکو بنکەی تەندروستی زانکۆ سنتەری کۆڕۆنا تەنها بۆ پشکنین بۆ گەشتیاران دەکەین و بنکەی تەندروستی نازدار بامەڕنی بۆ کۆمپانیا و بنکەی تەندروستی مەلافەندی بۆ بەرکەوتە و گومانەکان لەوێ دەرپشکنینەکان دەکەن. ئەو کەسانی کە لێرە ڕۆژانە بە ڕێژەی چەند ینی چەند پشکنین دەکەن و زیاتر ئێوە بۆ گەشتیارانی ئەوروپیە یان بۆ وڵاتانی دەوروبەر؟ بەڵێ پێشتر لۆدەکە زۆر بوو لێرە بەدەستخۆشی و وەزای تەندروستی و بەڕێوەبەری گشتی تەندروستی ئەو لێر بەڕێوەبەری تەندروستی دوو شوێنی تریان کردەوە. ئێستا تقریبان ئێمە 200 تێست دەکەین بۆ گەشتیاران. نەتیجە وەرگرتنەوەکەش هەر سێ بنکەکە لە سنتەری چاو لە گەڕەکی شارەوانی لێوێن دەر نەتیجەکان وەردەگرنەوە.